نەبینراوە هیچ ئافرەتێک لە برسا بمرێت لە توینیا بمرێت لە لای پیاوێک هەرچەنێک هەژار بێت هەرچەنە فەقیر بێت. بەڵام ئافرەتانێکی زۆر هەن مردوون لەژێر زوڵم و زۆرداری زەلیل بوون بەدەست پیاوێک کە ڕێزی ناگرێ کە هەز بە مەشاعیری ناکات. چەند ئافرەت هەبوون خۆیان سووتاند لەبەر ئەوەی لە لای پیاوێک بوون ڕێزی ناگرت، هەستی بە هەستەکانی ناکرد، ڕێزی لە کەسوکارەکەی ناگرت، تەنها بۆ ویست و حەزەکانی خۆی ئەوێ ویست. چەند پیاو هەیە ڕۆژانە لە خێزانی ئەدا. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی هیچ کەسێک لە ئێوە نەچن وەکو عەبد لە ژنەکانتان بدەن و لە کۆتایی ڕۆژە داوای سەرجێیان لێکەن. واتە ماناکەی ئەوەیە بەچی ڕوویەک تۆ ڕوودێ داوای سەرجێی لێ بکەیت کە بەیانی تێرت کوتاوە. خەڵکانێکن پێیان وایە هەتاوەکو ئەزیێت و ئازاری ئافرەت بدەن پیاون، ئەو پیاوەتی نییە. ئێستا هەیە لە ناو عەشایریاڵێ ئەگەر خێزانەکەت خەوت بوو بدەرە سەریا کە خەبەری بۆوە ڕاچڵەکێڵەوە چییە بڵێ خەتای خۆتە. ئەمە دیکتاتۆریەتیە، ئەمە زوڵمە، ئەمە ستەمە، ئەمە خەڵکانێکن ینی خەڵکی وایە تەواوی ڕێز لە کوڕەکان ئەگرێ تەماشاکی ڕێز لە کچەکانی ناگرێ. پیاوی وایە هەتا مافرەتی مارە کرد درۆی بۆکا و کارتی کۆڕەک و ئاسیا و فلان و سەرفێکە و خەڵکی باش 600,000 بەس کارتی کڕیوە قسە لەگەڵ دەستگیرانێک کردووە. دەی وردە وردە گوێزایوە هەفتەیەک مانگێک 5-6 مانگێک لەگەڵ یا باشەوێ دوایی لێدا دوای حسای بۆ ناکە دوای نایبا بە بازار دوای ئەو کەسی وەکو کارەکەر و کەسێکی کرێکارێک ئەوێت لە ماڵەکەی ئیشی بۆ بکات. بۆیە زۆر ئافرەتەن لای پیاو مردوون، ئەوانە نابێ پیان بۆ ترێ پیاو ئەبێ ئەوانە نێرن نێر، چونکە هەموو کەسێک پیاو نییە، مەرج نییە هەموو کەسێک کە سمێڵ و ڕیشی هەبووی تر پیاو بێت. پیا ئەو پیاوەیە لە ماڵەوە دەست پێ بکات. خەیرکم لئەهلیه وأنا خيركم لأهلي. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی باشترین کەسە کەسی بۆ خێزانی باش ئەفەرمێ من باشترین تانم کە قاعدە بۆ خێزانی باشە قەت دەستی لێ بەرز نەکردوونەتەوە ئیلا لێ حاڵەتانە بێ لیان تۆڕە بووە درۆی لێ بینایە درۆت لە خێزانەکەت بینی لێی تۆڕە بە. وەڵی جاری وا هەیە ینی ئافرەتی وا خوشکی بەڕێزی وا نامی بۆ نردوین تەلەفۆن قسەمان کرد وڵێ مامۆستا پیاوەکەم 2 مانگونی و قسەم لەگەڵان ناکات. ئەڵێ مامۆستا 1 ساڵێکە جێگامان جیایە. ئێ باش ئەڵێمەوە چی دڵێکیە چ عەقڵێتێکیە چی پیاوەتیەکیە تۆ وەرە ینی چۆن بە خێزان تەڵێ ئێوارە میوان مادێ چی بە کچەکە تەڵێ ئادێ وەرە کچەکە وەرە وەڕۆ بەدایک و بڵێ چیمان پێویستە ئێوارە میوان مادێت خوا شەرم نییە بۆ پیاوا بێ مردن نییە بۆ پیاوا بێ بدەی لە هۆرین قسە لەگە خێزانەکەتانیا دەیت دەست لەسەر هۆرین دابنێ هەتاوەکو خێزانەکە دەرگاکەت بۆ کات و لە کاتێک شاڕوویشی نادەیتێ یان بتێت تەنها حەزەکانی خۆتی تیا بەتاڵ بکەیت و لەگەڵ ڕووی نادەیتێ نایبیتە بازار ڕێزی ناگری ڕێزی کەسوکارەکەی ناگری ڕێزی کەسوکاری خۆتەگری ڕێزی کەسوکاری و ناگری. بۆیە هیچ ئافرەتێک کە تای سەنەمان بیست و بڵێن لە تونی و لە برسیا لە پیاوە مردووە چۆن شتی وابێت هیچ ئافرەتێک شتیوە نەبووە و نەمردووە و نەخنکاوە. بەڵام زۆر ئافرەتەن هەناسەیان تەنگە دەرونیان پڕ لە گریانە لە لای ناپیاوێک لە لای کەسێک کە ڕێزیان ناگرێ لە لای کەسێک ئیترم کەسەم ئافرەتە تەنها مناڵ بەستێتیەوە تەنها عورفی عەشایری بەسێتەوە تەنها عەیبە تەلاق نەدرێ دایک و باوکە لە هەر پیاوەکە و باشتر ئازارشیە و بێزارشیە. خوای گەورە پیاوێک وایە هیدایەتی بدات و خۆشی بەختەوەری بخاتە ناو خێزانەکان.